لحفتا فێز بوومە شاگرد لە هەشتاوێک دوکانم دانا لە بازاڕی ئەودیۆ هەتا ئەم دەقێ جیاوازی ئێمەش وەکو گەلێکی ئەم دنیاە جلوبەرێکمان جیایە لەگەڵ جلوبەرجی وڵاتەکانی ترە وەکو عەرەب و وەکو ئەوروپا و وەکو پاکستان و وەکو ئەم وڵاتانە دوورینەکەی جل کوردی دوو پارچەیە بانوو بن جل کوردی ئەکرێتە ناو بڵێن شەڕواڵەوە ناو پانتۆڵ وەلە وێران پێڵێ پانتۆڵ بە شەڕواڵ ئەکرێتە ناوەوە هەچی جلی تر هەیە لە دەرەوەی ئەوە بەنسبەت فەرقێکی بەنسبەت بانەوەی مجەسەمترە تەسکترە لە خوارەوەی فەڕاح پشتێنی بەڵێ چۆن ئەگە هیچ هەست قاتی پشتێنی بۆ نەبەسرا بە قات ناکە وەڵایی پەشیمان نیم ئیشەکەم خاوێنە و خزمەتە و من تا حەدی ئەوەی کە قاتەکەی بەدڵێ بێ من مادەکەم زۆر بەلاوە گرنگ نییە گرنگ ئەوەیە ئەو دڵخۆش بێ وەکو ئەو شەریکەیە ئەوە برادەری پێڵێن ئەمەش جۆکی پێڵێن خۆی جلی کوردیش هەنێکی کاتی زۆر پێچێ مەسەرەن چۆغەیەەکە تۆزی ئاسانە وەختی کەمەوێ کراسیەکە وەختی زیاترەوێ دەسوو سلێمانی و مرادخانی ئەمە وەختی زیاترەوێ خۆی ئەتوانی بڵێ چۆغەی کراسی مرادخانی کەوا دەسوو سلێمانی پێڵێن خۆی بەڕاستی ئەم سێ زۆرێ ئەتر هەیە ناوێکیکەی بۆ دروست کردووە ئەویان من حەقم نییە یعنی خۆی هەر لەو دوورینانەوە وەرگیراوە کەوا منەیلێم ینی چۆغەی کراسی دەسوور سلێمانی ئەوە مەسەرەن یا لە سلێمانێکەوە وەرگیراوە یا لە سلێمانێکەوە وەرگیراوە یا خود لە کراسێکەوە وەرگیراوە ینی بەرپرسێ شتێک کاتەبەری وەگەوەی ئەو بێ ئەوەی ئەو پێشتر هەر هەبووە وەکو وتم چۆغەی زوو تەواو بێ کراسی تاخیرترێ بێ مرادخانی دەسوو سلێمانی ئەوەمان لەبیر نەسێهی کۆیەش هەیە کۆی ئەم یەخەیە ئەشکێتەوە ئەوە شەر وەکو مرادخانێکەوە لە سارەکانە دەسوو سلێمانی و کۆیەکە دوورینی گرانترە